بەڕێزان دیارە لە ڕووداوی ڕابردووی کە لە ماژی ڕابردوو ئەو ڕووداوانی ڕوویداوە ئێمە وەکو پارێزەر کە بەشی لە پارێزەرانی شاری هەولێر بۆ بەرپرسیارەتی ئەو ڕووداوی کە ڕوویداوە ئەمە بەیاننامێکی ناڕەزاییمان هەیە لە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕووی دەکەینەوە ڕای دەگەینین بەیاننامەی ناڕەزایی سەر بارودۆخی شاری سلێمانی بەڕێزان ڕای گشتی خەڵکی کوردستان حزبولایەنە سیاسەکان سەرۆکی ئەنجومەنی دادوەری فەرمانگەی داواکاری گشتی دەستەی مافی سەر بەخۆی مافی مرۆڤ کۆمیتە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز پاڤێڵ تاالبانی و لاور شێخزەنجی ئێمە وەکو بەشێک لە پارێزەرانی پارێزگای هەولێر ناڕەزایی خۆمان دەردەبرین لەو بارودۆخەی شاری سلێمانی کە دروست بووە لەم چارەسەرخاڵەی خوارەوە ئێمە ئەو کە دوایی لە ڕاگەندەکان بڵاو دەکرێتەوە ناوەڕۆکی ئەوەکە بەڵام لە کۆتایی ئەوە ئێمە داواکاری لە ئەنجومەنی دادوەری و تەواوی لایەنەکان دەکەین داواکارین بە ئاشتیانە ئەم ڕووداوە چارەسەر بگرێت و لە کاتی سەرپێچکردنی یاسا هەڵوێستی خۆی هەبێت و دادگاکان نەکرێن بەلایەن لە کێشەکان داواکاری لە دادوەرە بەڕێزەکانی دادگای سلێمانی ڕێگە نەدا شکۆی دادگاکان بشکێنرێت لە کاتی پێشەرکردنی یاسا داواکاری فەرمانگەی داواکاری گشتی داوا بجوڵێنێت و دژی پێشەکەکاریەکان بەپێی ئەم بەیاننامەیە کە گوێمان لێ نەگیرێت ئێمە هەڵوێستی ترمان دەبێت و پارە بۆ پاراستنی سەروەری یاسا و جێبەجێکردنی یاسا بە پێچەوانەوە سکاڵای یاسایی تۆمار دەکەین لەسەر ئەو کەسانێک کە لە هەر پلۆ پۆستێک بوون پەنابەن بەر هێز دوولاندن داوا لە قوسڵخانەکان دەکەین داوا لە تەواوی لایەنەکانی عێراقی و هەرێمی کوردستان دەکەین کەوا هەڵبستن بۆ چارەسەرکردن ئەم کێشەیە چونکە ئەو کێشەیە ڕاوچی تەواوی ناوتەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست کردووە و حاڵی هەرێمی کوردستان بە تەواوەتی شڵەژاوە بۆیە داواکارین لە هەموو لایەنەکان کە بێنە سەرخەت و تەواوی ناوەڕۆژی بەیاننامەکەشمان لە ڕاگەیاندەکان دەدەین هەموو ڕاگەیاندەکان بڵاوی دەکەینەوە بۆیە داواکارین هەر کەسێک لەبەر لەو کۆنگرەیەکەوە کۆمەڵێک تهدید و کۆمەڵێک هەڕەشەی لە ڕاگەیاندنکار و لە کۆمەڵێک پارێزەر کردووە با خەیاڵیان خاو بێتن خاڵیان خاو بێت کە ئێمە پاشەکشە بکەین لەوەی کەوە سەروەری یاسا لە هەرێمی کوردستان نەپارێزین تکایە هەر کەسێک هەڕەشەی دەکرێت و هەر کەسێکەوە لە ڕاگەیاندنکارەکان لە پارێزەران لە کۆمەڵانی خەڵکی کوردستان لەو هەڕەشانە مەترسێت چونکە کەسی ترسنۆک هەڕەشە دەکاتن زۆر سوپاس بۆ ئێوە وەکو هەرەشە بوونی هەیە بڵێ لە چەندین لایەنەوە چەندین کەسکە غەیر مباشر هەڕەشەکانمان پێگەیاندراوە چەند لایەنێک بوون کەەوە هەڕەشەیان کردووە و ناڕاستەخۆ پێمان گەیشتووە لایەنی میدیایی ئەوەی کە داوا لە بەرە شغلاوی کراوە تەواو نایاسایەت کە دەستوری عێراق تەواو باسی لەو حاڵەتە کردووە و سەرکردایەتی حزبێکی سیاسی ناتوانێت داوا لە کەسێک بکاتکەوە خاک وەزی بێڵێت ئەو کەسێک کە خاک وەزی دەڵێت خائینەکانن ئەو کەسێک کە خاک وەزی لە خاک فرۆشەکانن ئەوەش بەپێی یاسا دەبێت سزا بدرێن و خاک وەزی بێڵن ئەمە ئەو خاڵانەی کەوا داوامان کردوێت لەبەر لایەنی ئەمنی و لەبەر سەلامەتی کۆنگرەکە ڕاگەیاندەکان بڵاوی دەکەوێت لەبەر وەختێکی تەواوی دەوێتن بۆ باسکردن